سڵاو بینەرانی بەڕێز و کاتتان باش بەخێربێنەوە بۆ پرۆگرام و بابەتێکی دیکەی ڕەنگە. دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە ساڵی 1979 دەستی با لە سێدارەدانی لاوانی کوردستان کرد لە کەلەو نێوەدا لە سێدارەدانی 59 لاوی مەهاباتی لە نێو هەمواندا بەرچاوە. هەڵبەت دوای ئەویش ساڵانی دیکە شار درێژەی بە لە سێدارەدانی لاوانداوە، هەر بۆیە کۆمەڵک لە چالاکان دەستیان بە کۆکردنەوەی بەڵگەکان کردەوە و لە ژێرناوی ماڵپەڕی نەمران دەستیان بە تێکۆشان کردووە. لەم پەیوەندیەدا ئێمە لەگەڵ وتەبێژی ماڵپەڕی نەمران یونس بلووری و هەروەها لێکۆڵەر دیاکۆ مرادی لەم بارەیەوە قسە دەکەین. سپاسی ئامادەبوونی هەردوو گلاتان دەکەم. کاک یونس ئەمە پارەکە لە پەیوەندی کار و تێکۆشانی ئەو ماڵپەڕەدا کار و چالاکی ئەوەدا قسەمان کرد و ئەمە دەبێتە ساڵێکە کە ئەو ماڵپەڕی ئەو ناوەندتان دامەزراندووە. ئەگەر بە کورتی بۆ بینەرانمان بڵێ لەو لە پارەوە تا ئێستا بەگشتی کارەکەتان چۆن بۆ، ئایا سەرکەوتنتانەوە دەستهێناوە؟ تا ئەو جەیە کە ئێمە کارەکانمان بەرەو پێش بردووە تا ئێستا سەرکەوتنێکی سەرەتاییمان بەدەستهێناوە، بەڵام کاری یەکجار زۆریشمان ماوە. ئەو سەرکەوتنانێک کە تا ئێستا بەدەستمان هێناوە ئەوەیە کە کۆمەڵێک نێو کە لە لیستەکانی پێشودان نەبوون ئەوانە خستومانەتە نێو لیستەکە. ئەو لیستانەی کە ئەعدام کراوەکان ئەوەدەیەکی ئێمە تا ئێستا ساغمان کردوێتەوە، ئەو زانیاری هەڵانەی کە تێدا بۆ ئەوانەمان پشتڕاست کردوێتەوە. کۆمەڵێک بەڵگە و دوکومنت سەبارەت بە تاوانەکانی کۆماری ئیسلامی ئێران کە بەرامبەر بە خەڵکی کورد کردوێتی، بەرامبەر بە و نەمرانێکی ئەعدام کراون کردوێتی، ئێمە کۆمان کردوونەوە لە بەردەستی ناوەندی نەمراندایە. بەشێکیان بڵاو کراونەتەوە، بەشێکیان لەوانەیە لە داهاتوودا بڵاو بکەینەوە و بەشی گرنگیان ڕایان دەگرین بۆ پرۆسەی دووەمی کارەکەمان کە دادگاییکردنی کۆماری ئیسلامی ئێرانە. کاک دیاکۆ، ئێوە وەکو لێکۆڵەر دەستان بە هەوڵێک داوە کە لەم بارەیەوە کتێبێک چاپ بکەن. لە کەنجەوە دەستت بە هەوڵی خۆت داوە و مەبەستت چێ لە چاپکردنی ئەو کتێبە، یا ناوی چ لێ دەنێ لەسەر کتێبەکەت؟ بەڵێ، منش پێشەکی سلااو ڕێزم بۆ جەنابتان و بۆ میوانی عزیزەکەتان کاک یونس و گشت بینەران و بیسەرانی بەرنامەکە دەکەم. عرزکەم بە پێی ئەو کتێبەی کە من دەستم پێکرد و دیارە تێکۆشاوم ئاوردانەوەیەک لە مێژووی ژینۆساید و کۆمەڵکوژی کورد بێنمەوە بە ڕۆژەف و لێکۆڵینەوە و هاوکات بە درێژایی مێژوو ئەو شێوازگەلەی کە لە ژینۆساید و کۆمەڵگوژی و عرزکەم پاکتاوی نژادی کورد کە دەستی پێکردەوە لە مێژوویەکی نزیک 2 قەرن 200 لەوەی پێش زۆر بە کورتی ئاورێکم داوەتەوە بەسەر ئەو بابەتە تا وردە وردە هاتوومەتە سەر کۆمەڵکوژی و ژینۆساید و لە سێدارەدان و تیربارانکردن و ئەعدامکردنی کوردەکان لە جوغرافیای سیاسی ئێراندا و تا ئێستاکانە بەخۆشیوە چۆتە پێشە و لە لای کۆتایەکانی نووسینی کتێبەکە دامە. کاگەن زەماژت بە بەڵگە کرد لە پارەوە تا ئێستا ئێوە بەڵگەی نوتان وەدەست کەوتووە سەبارەت بە لە سێدارەدانەکانی لاوانەکان؟ هەروەک عەرزم کردی، بەڵێ ئێمە کۆمەڵک بەڵگەمانەوە بەردەست کەوتووە. بەشی زۆری بەڵگەکان ڕادەگرین بۆ پرۆسەی دووەمی کاری ناوەندەکەمان، بەڵام بەڵگەیە کە لەو چەند ڕۆژەدا لە مێدیاکانی ناوەندی نەمران بڵاو بووە، بەڵگەیەکە کە کۆماری ئیسلامی ئێران، دادستانی گشتی کۆماری ئیسلامی ئێران بە ئیجازە وەرگرتن لە سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران، دامەزرێنەری کۆماری ئیسلامی ئێران خومەینی سادری کردو بۆ دادستانەکانی شار و شارۆچکەکان، ئەوەیە کە ئەو زیندانانەی کە حکمی ئەعدامیان بەسەردا سەپاوە پێش ئیجراکردنی حکمی ئەعدامکردنیان خوێنیان لێبژیرێ بە حکمەوەی کە برینداری پاسدار لە شەڕی ئێران و عێراقدا و لە شەڕ لە گەڵ هێزەکانی شەقام یەکجار زۆر پێویستیان بەخێنە. بۆیە حکمی ئیجراکردنی ئەعدامی ئەو
محکومانێک کە حکمی ئەعدامیان بەسەردا سەپاوە زووتر بەڕێوەی بەرن و پێش ئەعدامکردنیان لە ڕێی دکتوری جێ متمانە خوێنیان لێ بگیرێ و خوێنەکانیان لە بۆ نزیکترین بەشی تەندروستی و یا لە بانکەکانی خوێن ڕاگوازن بۆی کە بتوانرێ بدرێ بۆ پاسدارە بریندارانە. کاکدیاکۆ لێکۆڵینەوەی بەڕێستان لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی دەیگرێتەوە تا ئێستا یا ئەگەر زیاتر شیکردنەوە لەسەر لێکۆڵینەوەکەت بدەی و ئەوانەی کە بێسەر و شوێنن تەنیا ئەوانەی کە ئەعدام کراون یا ئەوانەی کە لە زیندانی ئەعدام کراون؟ بەڵێ عرزکەم کتێبەکە چەند بەش دەگرێتەوە لەو قۆناغەیەوە دوای شۆڕشی گەلانی ئێران کە دەست پێ دەکات، یعنی لە 22 ڕێبەندانی 1357 قۆناغێکە تاکو 28 بەقەول مردادی 1358 و لە مردادی 1358 و دوای فتوای جیهادی ئایەتوڵڵا خومینی بەدژی کوردستان و کوردەکان لەوێەوە دەست پێ دەکاتن تا ساڵی 67 ئێعدامەکانی 67 و لە ئێعدامەکانی 67ەوە قۆناغێکی ترە دەست پێ دەکاتن لە 67ەوە تاکو هەنووکە ئێستاکانە کە من تێکۆشاوم دیارە بریا دەرەفەت و ئیمکانی ئەوە هەبەکە من تشکم خسپە سەر تەواوی قوربانیەکان جا بگرێت گشت قوربانیەکانی کۆمەڵایەتی بێت بە تاوانی کۆمەڵایەتی بێ یا هەر تاوانێکی تر بێت، بەڵام زیاتر من تشکم خستۆتە سەر ئێعدام کراوەکان لە سێدارە دراوانی سیاسی کە بە تاوانی سیاسی و بە تاوانی ئیدئۆلۆژی لە سێدارە یا تیرباران کراون و یا ئەوەی کە بزر بوونە و دیارە ئاماژەیەکی لە بەشێکی لە کتێبەکە بە ڕێژەی بزربووان کردوتن کە تا ئێستاکانە بەقەول بزر کراون و بە شێوەی بەقەول قوربانیانی وانێکی ناپەدش شدەگانی قەحری یا بەقەل بزربووانی قەحری لەلایەن حکوومەتەوە هاتوۆتە کایەکردن لە سەرگەلی کورد، دیارە ئەو چەند بەشە دەخۆ دەگرێتن لە دوای شۆڕشی گەلانی ئێرانەوە. کاگوێنە زەماژت بۆ بەڵگەیە کرد نووسراوە کە بە تایبەت بۆ ئەو بەندکراوانەی کە کوردن یا بۆ هەموو بەندکراوانێک کە لە سەرانسەری ئێراندا هەن؟ بۆ هەموو بەندکراوانی کە لە سەراسەری ئێراندا هەن. ئەگەر ڕخسەتم هەبێ کاکسە لە ئاجان دەقی بەڵگەکەتان بۆ دەخێنمەوە بۆ بەڕێستان و بۆ بینەرانیشتان. ئەو بەڵگەیە لە ڕێکەوتی 1360 لەلایەن دادستانی سەرەکی وڵاتەوە بۆ هەموو دادستانەکانی شار و شارۆچکەکان نردراوە. ژمارەی بەڵگەکە 325. بەڵگەکە ئاوا دەڵێ ئاوا دەست پێ دەکات بە ناوی خوا نووسنگەی دادستانی گشتی شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران بۆ گشت دادستانەکانی شار و شارۆچکەکانی ئێران لەسەر داوای سپای پاسداران کاتێک برا پاسدارەکان لە کاتی شەڕ لە ناو شەقامی شارەکان یان لە بەرەی شەڕ بریندار دەبن و دایانێنە نەخۆشخانە، لەوێ پێویستێکی زۆریان بە خوێن هەیە. نەبوونی خوێن و نەبوونی ئەو دەرفەتە کە دەم و دەست خوێنیان بۆ دابین بکرێ فەرمان بدەن تا بە شێوەیەکی نهێنی ئەو کەسانەی مەحکوم بە ئەعدام و حکمەکەیان دەبێ بە زووترین کات جێبەجێ بکرێ پێش ئەوەی ئیعدامیان بکەن لەلایەن کارمەندانی پزیشکی جێمتمانە خوێنی تاوانباران بگرن و ڕای گوازن بۆ نزیکترین بنکەی تەندروستی بانکی خوێن بۆ ئەوەی لە زووترین دەرفەدا بدرێتە ئەو براپاسدارانەی کە پێویستیان پێ هەیە تا لە مردن ڕزگار بن. وەبیرتان دێنینەوە کە بۆ ئەوەی بزانین ئەو کارە گرفتی شەرعی نیە، پرسیارمان لە ڕێبەری ویلایەتی فەقیمان بنیاتنەری کۆماری ئیسلامی ئیمام خومینی کرد کە لە وەڵامدا فەرمویان ئەو کارە هیچ کێشەی شەرعی و ئیسلامی نییە. واژۆ دادستانی گشتی کۆماری ئیسلامی ئێران. ئەو بەڵگەیە زۆر شتی تێدایە کە جێگای سرنجە، کە جێگای لێ ڕامانەوە، جێگای شلۆفەکردنە. یەکەم ئەوەکە ئەو شتەی کە ئێمە و زۆر خەڵکانی دیکەش پێش ئێمە و ئێستاش و لە داهاتووشدا دێڵێن ئەوەی کە دادگا و یاسا لە ئێران هیچ حکمێکی نییە. ئەوانەی کە
دەسەڵاتی ئێران بەڕێوە دەبن هێزە ئەمنیەتەکانن لە ڕاستیدا سوپای پاسداران داوای لە دادستانی گشتی نەکردو فەرمانی بە دادستانی گشتی کردو کە ئەو کارە بکەن ئەوە بە فەرمانی سوپای پاسداران بووە کە ئەو کارە بکەن لەلایەکی دیکەشەوە دەبیندرێت کە دادستانی گشتی داوا دەکات کە ئەو کارە زۆر بەنهێنی بکرێ و لە ڕێی کەسانی باوەڕ پێکراوە شتێکی تری کە جێگای سرنجە و جێگای لە ڕامانە ئەویش ئەوەیە کە ئەو کارە ئەو بڕیارەی دادستانی گشتی وڵات بە پرسی ڕێبەری مەزهەبی ئەو وڵاتە کە خومینی بوو بە پرسی ئەو کراوە و بڕیاری ئەویشی لەسەر بووە هەموو ئەوانە ئەوە دەسەلمێنن کە هەموو سیستم و پێکاتەکانی کۆماری ئیسلامی ئێران لەسەر هەتا خوار لەو تاوانانەدا بەشدار بوون هۆکاری ئەوەی کە ئێمە بدوادار چرمان بۆ بەڵگەیە کرد و ویستمان بەڵگەیەکی ئاوا بەدەستبێنین راپۆرتێکی فدراسیۆنی نێونەتەوەی مافی مرۆڤە کە بۆ پێشێلکارەکانی مافی مرۆڤ لە کوردستانی ڕۆژهەڵات هاتبوونە کوردستان لە مانگی هەشتی ساڵی 1362 یەک مانگ لە ڕۆژهەڵاتی کوردستان مانەوە ئەو راپۆرتێکی دوور و درێژە زۆر بە وردەکاری لەسەر کراوە و باز لە تاوانەکانی کۆماری ئیسلامی دەکات کە بەرامبەر بە خەڵکی کورد کردوێتی لە بەشێک لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە دەکەن دەڵێن بەرپرسانی زیندان تەرمی ئەدام کراوەکان بەو هۆکارانە نادەنەوە بە بنەماڵەکانیان یەک ئەو کەسانێک کە تیرباران دەکرێن تەرمەکانیان لەبەر ڕێژەی فیشەکان و هاش پرزە دەکرێن کە ناناسرێنەوە کە چێن و چین دوو پێش ئەوەی ئەدامیان بکەن خوێنی ئەو زیندانیانە دەچێشن و لە لەشیان بەتاڵی دەکەن تا بیدەن بە پاسدارە بریندارەکان بە پێی فەرمانی ساڵی 1960 کە دادستانی گشتی کۆماری ئیسلامی ئێران ناردوێتی بۆ گشت دادستانەکانی شورای داستانەکانی شۆڕش لە شار و شارۆچکەکان ئەو کارە بەرامبەر بە زیندانەکان دەکرێت هەر ئەو راپۆرتەی فدراسیۆنی نێونەتەوەی مافی مرۆڤ کە ئێمە لە پەیوەندێک لەگەڵ ئەو ناوەندەدا ئەو راپۆرتیان پشتڕاست کردەوە کە بەڵێ راپۆرتێکی ئاوا نووسراوە ئەوە دەسەلمێنێ کە ئەو تاوانە بەرامبەر بە زیندانیانی کوردیش کراوە زۆر باش کاگوێنست دێنەوە زیاتر لەسەر و بەڵگەی شیکردنەوە تەبێ کاک دیاکۆ بەڕستان لە چ شێوەیەک بۆ کۆکردنەوەی بەڵگا بۆ کتێبەکەت کەڵک وەردەگری بۆ کۆکردنەوەی بەڵگە دیارە چەندین شێواسە یەک ئەوەی کە ئەو بەڵگانەی کە تا ئێستاکانە پژڕاست کراونەتەوە یا هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کتێبەکان و لە نووسراوەکان و دەق و وتارەکانی پێچوو لەسەر کۆمەڵکوژەکان کە دێتە گۆڕێ هاوکات مەجموعەیەک لە بیرەوەری بەشداربووانی ئەو کەسانی کە بەشدار بوونە لە قەلاچۆکردنی خەڵکی کورد بیرەوەرەکانی خۆیان ئێستا تۆمار دەکەن وەکو وێبسایتە فەرمیەکانی کۆماری ئیسلامی ئێران من دیارە کەلک لەوانم وەرگرتوتن و وەکو بەڵگە خۆیان دانیان بەسەر ئەو شتەدا هێناوە هەروەتر کەلک وەرگرتن لە وتوێژێک کە لەلایەن کاربەدەستانەوە ئێستاکانە بە جوورێک ئاور دەدەنەوە بەسەر کارەساتەکە بۆ نمونە لە 23 خاکەلێوەی 1400 لە ئاغای جەلایی پور فەرمانداری ئەو کاتی پێشووی نەغەدەی کە دوایەکان دەبێتە فەرمانداری مەهاباد کە من بە زۆر بەڵگەوە سەلماندوومە کە ئاغای جەلایی پور فەرمانداری مەرگە دقیقاً فەرمانداری مەرگە لە کاردوای کارەساتی نەغەدە شەڕی نەغەدە قەتڵ عام و کوشتاری خەڵکی قارنێ پێک دێنێ دوای قارنێ پەلامار دەدەن بۆ دەهاتەکانی ناوچەی موکریان و ناوچەی مەهابات و وەکو سوکەند و ئیندرقاش و ئەوانە دوایەکانە دەبێتە فەرمانداری مەهابات وە بە خۆی دان بەسەر ئەو شتێدا دێنێتم بۆ نمونە مەسەلەن یەکێک لە منبعەکانی من کتێبێکی نووسیەوە بە نێوی فەراز و فرودی جۆنبەشە کوردی وەقایع 10 ساڵ بحرانی کوردستان کە دەوێتە خودی ئای جەلایی پور مەسائلێکی دەوێتە مەطرح دەکاتن زۆر بەخۆشیەوە ئەو بەڵگانەمان من توانیوە بەدەستی بێنم باسی حاکمانی شەرع دەکاتن باسی دادستانەکانی ئەو کاتی ورمێ و تەورێز دەکات باسی ڕووداوە وردەکارەکانی شێواز و جۆری لە سێدارەدانی
ئەو 59 کەسە کە دیارە ئەو ڕۆژێک کە ئیعلام دەکرێتن ڕۆژی لە سێدارەدان یا تیربارانکردنی ئەو لاوە قارەمانانە نییە، فقط ئەو ڕۆژی ئیعلامکردنی ئەو کارە ساتەیە کە 59 کەس دوایەوە کە دەوێتە فەرماندار ئیعلامی دەکات و بەخۆشیەوە تا ئێستا بۆ نمونە ئەوەی ڕەت دەکردەوە کە شۆڕای تەعمین کۆبوونەوەی هەبێ، بەڵام دەوت و وێژەیدا بەخۆشیەوە بە بەڵگەوە و بە نۆنەرایەتی لە خۆی وەکو فەرماندار و بەشداری نۆنەرایەتی قەرارگای هەمزە عرزکەم نۆنەرێک لە ئاغای حەسەنی، نۆنەرایەتیەک لە سپاو لە شۆنگەلی دیکە ئاوە ئاماژە بە زۆر وردەکاری دەکاتن کە بەخۆشیەوە دوای لێکۆڵینەوەیەکی ورد زۆر بەڵگەی باش هاتە بەردەستمان. کاگوێنس لەو بەڵگەیەدان ناوی دادستانی گشتی هاتووە؟ لەو بەڵگەیەدا فقط ئیمزای بە قەڵەمی دادستانی گشتی هاتووە، جا بۆیە ئێمە بەڕاستی بەلامانەوە زۆر زەحمەت بوو کە بتوانین ناوەکە بخێنینەوە، بەڵام پەیداکردنی نێوی دادستانی گشتیش زۆر زەحمەت نییە، نێوی ئەویش دەتوانین پەیدا بکەین. وەگاماژەت پێدا ئەو فدراسیۆنی نێونەتەوەیە چڕاکەوتێک ئەو راپۆرتەی ئامادە کردووە؟ لە 9/8/1362 هەتا 8 سپتامبری 1362 لە کوردستان بوون، لە ڕۆژهەڵاتی کوردستان بوون. ئەو راپۆرتێکی یەکجار زۆر دەتوانم بڵم تێر و تەسەلە لەسەر ئەو تاوانە. ئەو راپۆرتە هەر بەتەنیا باسی ئەعدامەکان ناکا، باسی تەبعیدەکان دەکا، باسی پێشێلکارەکانی دیکەی کۆماری ئیسلامی دەکا، باسی گرتن دەکا و هاوکات کە باسی ئەوانە دەکا وتوێژی دوور و درێژی لەگەڵ کەسوکاری ئەعدام کراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە، بەتایبەت ئەو کەسانەی کە تازە چەند مانجێک بوون لەگەڵ ئەو نەمرە 50 نەفەرانە لەگەڵ بنەماڵی ئەوان وتوێژی کردووە. هەموو ئەو توێژانەی کە لەگەڵ کەسوکاری ئەو 50 نەفەری ئەعدام کراوە کەسانی دیکەش کردوێتی ئەوە دەسەلمێنێ و ئەوە دەڵێن کەسوکارەکاریان کە پێش ئیعدامکردیان بە شێوەیەکی یەکجار زۆر دڕندانە شکنجە کراون، ئاساری ئەشکنجە بە لەشیانەوە دیار بۆ کاتێکە تەنانەت چەند ڕۆژ پێش ئیعدامکردنیان چوون بۆ سەردانیان و چاویان پێکەوتون. بۆی کە بینەرانج بزان کەنجی ئەو راپۆرتە بڵاوبووەتەوە. ئەو راپۆرتە تقریبەن 1 مانگ دوای گەڕانەوەیان لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ دەرەوەی وڵات ئەو راپۆرتە بڵاو بووەتەوە. کاک دیاکۆ وەچی کاگیۆنز ئاماژەی پێدا لە راپۆرتەکاندا بۆی کە تیشە بخرێتە سەر بەڵگەکان بە جیدی بۆ بینەران یا بۆ خوێنەران نیشان بدرێ لەگەڵ کەسانێک وتوێژ دەکەن وەکو شاهید. لەو کتێبێکی ئێوە لە مەبەستانەکە بینوسن یەکێک لە شێوەکانەوەی کە وتوێژ لەگەڵ خەڵک بکەن یا بەڕای تو دەبیت کەسانێک بن؟ بێشک بۆ بەڵگەمەندکردن هەتا جێرانەوە هەتا بیرەوەریە کە دێتە گۆڕێ یا ئەو کەسانی کە بەشدار بوونە لە حینی ڕووداوی کارەساتەکە تێدا حزوریان هەبوتن وەکو بەڵگە حیساب دەکرێت ئەژمار دەکردرێتن، هەتا بیرەوەریەکانی ناوزیندان، هەتا جێرانەوەکانی شێوازی تەبعیدکردن، شێوازی لە سێدارەدانەکان بە چ شێوەیەک ئیعلام کرا ئیعلامیەکە مەسەلەن بۆ نمونە لەسەر مەسەلەی ئیعدامکردنی و 59 لاوە ئێمە لەسەر تەکبەتەکی ئەو شاهیدانە کە حزوریان هەبوو شێوازی هەڵواسینی ئەو بەڵگەیە کە فەرمانداری ئەو دەمی هەڵی هاوەسیوە لە بەردەرگاکەی، شێوازی ئەو کەسانی کە شاهیدی ئەوەی بوونەکە لە رادیۆ دەنگی بە قەول جێخۆی یان ناوچەی مەهاباد سلااوسیمای مەهاباد چۆن بڵاو کراوەتەوە، ئەو کەسانی کە لەوێ ئاگیان لێەوە دەقەیدی حیاتدا بوونە ئەو جێرانەوانە گشتیان وەکو بەڵگە دێتە ئەژمار. بەڵام لە تەبەقە بەندی ئەو بەقەول شۆنی یاساییدا چەندە دەتوانن متمانە بەوانە بکەن. ئەوە کاری لێکۆڵێرەکە دەبی ئەو بەڵگانە بە جۆرێک لە بەریەکدانێ لەباری ساختارە و لە کنێکیاندانێ کە ڕووداوەکە پژڕاست بکەنەوە و گشت ڕووداوێک گشت وێنەیەک فیلم بیرەوەری جێرانەوەیەک وەکو بەڵگە دەنێ و لێکۆڵینەوەیدا ئاماژەی پێدەکرێت کە من خۆم لە بەشێک لەوانە کەلکم لێ وەرگرتووە. کاک دیاکۆ لەو بەڵگە ئێستا نیشانتدا
تێدا هاتووە کە لە چەڕ کەوتێکیا بۆ چ ماوەیەک خوێن لەو زیندانیانە بگرترێ یان چوارچێوەکە و دەسەڵات پێدانەکەی سنووری نییە؟ ئەگەر مەبەستت من بوو لیارە چوارچێوە دەسەڵاتەکەی هیچ سنوورێکی نییە، بۆ ئاگاداری بەڕێستان ئەوە هەرتەنیا بەڵگەیەک نییە کە کۆماری ئیسلامی لە پاش خۆی بەجێ دێڵێ بۆەوەی کە پێشلکارێکی تر بەرامبەر بە و کەسانێک کە حکمی ئەعدامیان بەسەردا سەپاوە بکە. لە ئاینامەی حکمی جێبەجێکردنی ئەو کەسانێک کە تاوانی ئەعدامیان لەسرە، ئاینامەی ژمارە 27863 بە تاریخی 27/3/1398 لە مادەی 47دا دادستانی گشتی یان قوەی قەزاییە بڕیارێکی دیکە سادر دەکات دەڵێ ئەو کەسانەی کە حکمی ئەعدامیان لەسرە ئەگەر بۆ خۆیان دڵخوازانە پێیان خۆش بێ ئەندامی لەشیان ببەخشن بەو کەسانەی کە پێویستیان بە ئەندامی لەشە وەکو کولێ، وەکو جەرگ، وەکو دڵ، ئەوە دەتوانێت دوای پشکنینی پزیشکی و بڕیاری دادگا ئەو ئەندامانە پێش ئیعدامکردن لە لەشی ئەو تاوانبارانە بێتە دەرێ و بدرێ بەو کەسانێک کە پێویستیانە. دیارە ئەوە بە حکمێکە تازە بوو لە کاتێکدا ئەو بڕیارە درا کە کاتی سوسیال مێدیا بوو، کاتێک بوو کە شتەکان بە وردی بڵاو دەبوونەوە بە دڵخۆشیەوە کۆمەڵێکی یەکجار زۆر لەو کەسانەی کە لە بەشی پزیشکیدا لە ئێران کار دەکەن هەڵایەکی یەکجار زۆریان لەسەر کرد. بەڵام ئێمە هەمومان دەزانین لە کاتی هاتنی کۆرۆناشدا دەنگۆی ئەوە بڵاو بووە کە کۆماری ئیسلامی ئێران لاوانی کورد کە جایان تووشی کۆرۆنا بوون یان تووشی کۆرۆنا نەبوون ڕادەگوازن بۆ شارەکانی دەرەوەی کوردستان و شکو گومانی ئەویان لەسەر بۆ کە ئەندامەکانی لەشیان دەربێنن بە هەر شێوەیەک ئەوان بەکاری دێنن، ئەوە کەس نازانێت کە چۆن بەکار هاتووە. لە هەر حاڵدا ئەو مادەیە لە ئاینامەی کۆماری ئیسلامیدا هاتووە، ئاماژەی پێکراوە و ئەوە بێگومان کاریشی پێکراوە. باش، ئەگەر پرسیار لەسەر و بەڵگەی بکەم، تێیدا هاتووە کە لەو ڕێکەوتڕا تا ئەو ڕێکەوتەی خوێن لەو لاوانانە لەو زیندانیانە بگرن و لە دوادا ڕای بگرن، ینی ماوەیەکی دیاریکراوی تێدا هاتووە یان سنووری نییە؟ لەو بەڵگەیدا کە هاتووە، لەو بەڵگەیدا کە پێشتریش نیشانمدا هیچ سنوورێکی نییە، هیچ تاریخێکی بۆ دیاری نەکراوە. ئەوە بەڵگەیەکی بێ سنوورە، ینی مادام ئەو بەڵگەیەکی بێ سنوورە ئێستاش دەتوانێت کار بۆ بەڵگەیە بکرێ و گومانیش لەوەدانێت کە کۆماری ئیسلامی کە ئەو کارەی کردبێ. هەر یەکێک لە هۆکارەکانی کە فێدراسیۆنی نێردرا بۆ لێکۆڵنەوە، فێدراسیۆنی نێونەتەوەی مافی مرۆڤ ئاماژەی پێکردو لە راپۆرتەکەی خۆیدا کە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە تەرمی ئەعدام کراوەکان نادەنەوە ببنە ماڵەکانیان ئەوەیە کە خوێنیان لە دەگیرێ و زۆر بە شێوەیەکی وحشیانە شکنجە دەکرێت. کاک دیاکۆ، سەبارەت بە گەنجانەی کە لە سێدارە دراون لە دوای شۆڕشەوە 1970 تا ئێستا گەلێک کتێب و سەرچاوە هەنا، تۆ لە سەرچاوی دیکەش کەڵک وەردەگری بۆ ئەوەی کە ئەم لێ کۆڵینەوە تەواو بکەی و تا ئێستا تا چڕا دەیەکچێتە پێش؟ عرضکەم بۆ کەلک وەرگرتن لە ئامار و داتا و نێو و ڕێژەی قوربانیان دیارە سەبارەت بەوەی کە ناوەندی نەمران تا ئێستاکانە لە کۆی ڕێژەی لە زۆر سەرچاوان باسی ئەوە دەکرێتن کاکسەلاکە تا ئێستاکانە لە ساڵی 1357 تا ئێستاکانە زیاتر لە 2287 کەسایەتی کورد تەنیا بە تاوانی عەقیدەتی و سیاسی جگە لە سێدارە دراوەی ئەعدام کراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان سەبارەت تەنیا بە مەسائلی سیاسی 2287 کەس تیربارانی ئەعدامیان لە سێدارە دراوە. بەڵام تا ئێستا بەخۆشیەوە ئەمن هاتوومە کەلکم لە زانیاریەکان و سەرچاوەکانی ناوەندی نەمران گرت کردو کە ناوەندی نەمران تا ئێستاکانە توانیویەتی 1086 دانە نێو بەڵگەمەند بکات، ینی بە بەڵگەی یاسایی بە پێی ڕاگەیاندنە گشتیەکان و ڕاگەیاندنە فەرمیەکانی خودی ڕاوابەد عمومی دادگاکان ناوەندی نەمران ئەوانەی پژڕاست کردوتەوە.
و بێشک ئەوەیان شتێک دەبێتن کە بایەخ دەدا بە کاری لێکۆڵینەوە یعنی بەڵگەمەندی دەکات پشت ئەستور پشتی قایم دەکاتن بە کەلک وەرگرتن لە ئامار و داتا و ئەرقامێک کە تا ئێستا پشتڕاست کراوەتەوە کە من وەکو خۆم بۆ ئەو ئامار و داتایانە کەلکم لە زانیاریەکان و سەرچاوەکانی ناوەندی نەمران کردو و بەردەوامیش بەیەکەوە لە کارکردنداینە و ئەگەر لیستێک ئابدەیت دەکرێتەوە یا ناوێکی تازە دێتە گۆڕێ ئەدی ئاگادار دەبم بۆی کە ئەرقام و ئامار و بە قەول داتاکانەوە دەنێ و لێکۆڵینەوەکەمدا زیادی کەم. کاگوێنس ئەگەر وەکو دوای پرسیار بێت ئێوە لەو لیستانەیدا کە هەتا ئێستا ئامادە دەکەن ئایا توانیتانە بەگشتی نێوی چەند کەس لەو ئێدام کراونە تا ئێستا وەدەست بێنن؟ هەر وەک کاگە دیاکۆ باسی کرد ئەوەی کە ئێمە تا ئێستا پشتڕاستمان کردێتەوە لێی متمەئینین و بە بەڵگە و بە سەنەد توانیمانە بڵاوی بکەینەوە لە ماڵپەڕی ناوەندەکەماندا 1086 نێوە لەو 1086 نەمرە ئەعدام کراوەدا 84 کەس لەوانە ژن و کچن. ئێمە نێوی دیکەشمان هەیە لە بەردەستدا هەیە بەڵام بە حکمەوەی کە بە تەواوی 100% لیان متمەئینین بەڵگە و سەنەدی یاسایی لە پشتنیە سەرچاوەیەکی ئەو تۆنێ ئەگەر پشتڕاستی بکاتەوە کە ئەو نێوانە نەشێوێنراون و بە هەڵەنین ئێمە دەستمان لەوانە ڕاگرتەوە بەڵام ئەوانەی کە بڵاومان کردوێتەوە 1084 نێوە. کاک دیاکۆ بە پرسیاری دوایی بەرنامە بێمە لای بەڕێستا چۆ پێ دوای کتێبێت و کەنجێ دەتوانێت ئامادە بێت چەندە دەخایەنێت؟ ئەو کتێبە دیارە ئێستاکانە لە قۆناغی بەخەوت بڵین ویراستاری یا هەڵەچنیدایە ئاواتیەوە دەخوازم کە بە زووترین کات بتوانین ئەوەی بدەینە دەرێ بەڵام حدە ئەقل تا ماوەی نزیک 5 مانگ تا 6 مانگ دەخایەنێ بۆی کە بەگشتی تەواو بێ ڕووبەرگەکە ئامادە بێتن و ئامادەی چاپ و بڵاوبوونەوە بێتن. دیارە کەمێک ماوەی زۆر دەوێت بەڕاستی دیارە زەنا بشنار و هەر و جۆرێک کە ئەگەداری چەند ساڵێکە من خەریکی داڕشتنی ئەو کتێبەمە و دەبا بۆ کاری لێکۆڵینەوە دەبی کەمێک بە حوسەلە بی و دەگەڵی بڕۆیە پێشی بۆی کە بەڵگەی باوەڕ پێکرا و سەرچاوی باش دووە دەست بکەوێ بۆی کە ڕای بجۆزینێ و لێکۆڵینەوە بتەوێت کاری لەسەر بکەیت. بەڵام بەڕای خۆت ئەو کتێبی تو چەندە کاریگەری دەبێت بە بەرچاوگرتنەوەی پێشتریش ئامار و شتەبوونا لەسەرە و زۆگەلێک راپۆر لەسەر مەسەلەی پێشێرکردنی مافەکانی مرۆڤ لە ئێراندا هەبووە لە کوردستانی. کاکسەلە دیارە گشتی ئەو کەسانە یا ئەو بەڕێزانەی کە تا ئێستا کاریان لەسەر مەسەلەی حقوقی بەشەر یا مافی مرۆڤ کردوتن لە کوردستان هەموو جێگای باەخ و ڕێز و حرمەتن هەمووشیان بەکەلکن بەڵام تا ئێستا ئەوەی کە من بە یارمەتی کە لە گوەرگرتن لە سەرچاوەکانی نەمدان بۆ نمونە من نمونەیەکی زۆر بچووک دەڵێم تاکو ئەو دوایانە ڕۆژی 12 جۆزەردانی 1362 وەکو ڕۆژی لە سێدارەدان مەسەلەن معرفی دەکرا بەڵام بە پێی بەڵگەکان توانیمانە ئەو شتەی پشتڕاست بکەینەوە کە ڕۆژی ئیعلامی لە سێدارەدانی ئەو کەسانەیە بۆ نمونە تا ئێستا 59 نێو هاتوۆتە دەرێت بەڵام دوای 38 ساڵ تازە ناوەندی نەمران توانی مەسەلەن ناوەکان ڕاست بکاتەوە و بەڵگەی زیاتر پەیدا بکەین. ئێمە بەکە لە گوەرگرتن لەو سەرچاوانە بۆ نمونە ئەو کتێبەی من ئەوەی نیشان دەدەین کە تەنیا لە ساڵی 62 دە 6 فەقەرەدا زیاتر لە 59 لاوی مەهاباتی لە سێدارە دراون ینی زیاتر لە 164 لاوی مەهاباتی دەماوەی ئەو سێمانگەی ینی لە یەکی 1362 تاکو 4 و 5 1362 زیاتر لە 168 کەس لە سێدارە دراوە و ئەوانەمان ڕاست کردوتە دەنێو کتێبەکەشدا کە ئاماژەمان پێداوە. کاک دیاکۆ گەلێک سپاس دەکەین دیارە ئەمەی لە ئاڵلقەکانی دیکەمە ئەم بەرنامەیە ئەو بابەتە درێژە پێدەدەین. دیاکۆ مرادی لە کۆڵەر لە نۆروێژ لەگەڵمان بووی هەروەها وتەبێژی ماڵپەڕی نەمران یونس بلووری گەلێکتان سپاس دەکەین بۆ بەشداریتان لە پرۆگرامی ڕانگەدا. زۆر سپاس ماندوو نەبن دەستان خۆش بێ.
زۆر سپاس. بینەرانی بەڕێز بەم زۆرە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم جارێ ڕەنگە تا حوتوی دابێت و بابەتێکی دیکە بمێنن بە سڵامت.